ساڵتان لە بێمکاتتان باشبینەر و بیسەر خۆشەویستەکانم لە ئەڵلقەیەکی دیکە و ئێوارێکی دیکەی ئێوارانی سلێمانی هاتمەوە دیدەنیتان لەم پرۆگرامەم لە یادی 127 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بە وتەیەکی مدحت بەدرخان دەست پێ بکەم کاتێکە دەڵێت قەڵەم چەکی بیر و ئاگایە. بۆیە خۆشحاڵم لە ئەو یادە گەورەیە و لە ئەو ساڵ ڕۆژەشدا کە لەگەڵ دکتۆری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بەهادین ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە بەرنامەی ئێوارەی سلێمانی لەگەڵ یان گفتوگوێ بکەم سەبارەت بە یادی ڕۆژنامەگەری کوردی و کاریگەریەکانی لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. دکتۆر زۆر بەخێر بێن، خۆشحاڵم لە نزیکەوە دادەنیشم لێرە. زۆر سپاس، من خۆشحاڵترم. بەڕێزم سپاس سارەکەم. دکتۆر هەردەمێت لەوە دەست پێ بکەم کە مێژووی ڕۆژنامەی کوردستان کە ئەمڕۆ لە ساڵیادی ئەو ڕۆژنامەیە و دەرچوونی ئەو ڕۆژنامەیە یەکەم پەڕەیکە وەک ڕۆژنامەی کوردی دەمێ پرسم چ گرنگیەکی هەبوو بۆ کولتوری کوردی؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشتان لێکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە کە ئەمڕۆ 127مین ساڵیادی ڕۆژنامەنووسی کوردیەوە لێرەوە بەم بۆنەوە وێڕای سەڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی سلێمانی پیرۆزبای خۆم لە بەڕێستان و لە سەرجەم ڕۆژنامەنووسانی ئەم کەناڵە و سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم هیوادارم لەم ساڵیادەدا مەودای ئازادیەکان ئازادی ڕۆژنامەنووسی بەرفراوانتر بکرێت و بواری زیاتر بڕەخسێنرێت لەلایەن دەسەڵاتەوە بۆ ڕۆژنامەنووسان کە بتوانن پەیامی خۆیان بگەیەنن و داکۆچی لە مافەکانی خەڵک بکەن. و داواکارم کە ئاسایشی ڕۆژنامەنووسان و جانی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانیش پارێزراوە بێتەوە. کوردستان بەوە جوانە کە ئێمە بەراوردیکەین بە پارچەکانی دیکەی کوردستان ئازادێکی گشتی هەیە. دیارە ئازادی ڕەها لە هیچ شوێنێک نییە، بەڵام لە هەریم کوردستان بە بەراورد لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان ئێمە هەوای ئازادی هەڵەمژین و بە زمانی خۆمان ئەدوێن و کەناڵی کوردیمان هەیە و خوێندن بە کوردی و لە هەموو ئاستەکانی هەر لە بنەڕەتیەوە تاوەکو زانکۆ ئەمانە بەڕاستی دەستکەوتن لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو کەم و کوڕی و هەڵە و گەندەڵیان نەشەیە، بەڵام ئەمانە دەستکەوتن و ئەبێت چاوی لێنە پۆشتی تایبەت میدیا کوردستانی بۆ کردینەوە بە یەک بەش تایبەت میدیا توانیوێتی هەمومان کۆکاتەوە. بەڵێ فەرموون دکتۆر. بەڵێ سەبارەت بە ڕۆژنامەی کوردستان دیارە ئێمە لێرەوە ڕێز و سەلامان هەیە بە ڕۆحی باوکی میقداد مەدحەت بەدرخان کە بە باوکی ڕۆژنامەنووسی کوردی دائەنرێت کە لە 22/4/1998 بۆ یەکەم جار ڕۆژنامەیەکی دەرکرد بە ناوی ڕۆژنامەی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهان دەنگی دایەوە. 31 ژمارەی لێ دەرچووە کە تەڵەن دوای بە 3 خول دەرچووە، بەڵام خولی یەکەمی و لە چەند وڵاتێکی ئەوروپیش کە عوسمانیەکان بەدوایە بوون ئەو کاتە میسر کە پایتەختی کۆمکاری عەرەبی پایتەختی ڕۆشنبیری عەرەبی ڕێنسانسی عەرەبیە و مەڵبەندی ڕۆشنبیری عەرەبی و خاوەنی زانکۆی ئەزهەرە، خاوەنی زۆر لەو بیریارە عەرەبانەیە کە توانیوانە چاکسازی بکەن و بانگەشەی ئازادی بکەن لە جیهانی عەرەبیە. ئێستەشی پێوە بێت میسر هەر پایتەختی ڕۆشنبیری عەرەبیە و پایتەختی کۆمکاری عەرەبیە. دیارە لەو سەردەمەیە کە عوسمانیەکان ڕێگەیان نەداوە بە ئازادی سیاسی و ئازادی ڕاگەیاندن و ڕۆشنبیری، ڕووناکبیرانی کورد، سیاسیەکانی کورد، نووسەران ڕۆکەنە وڵاتانی عەرەبی و تاراوگە و لەوێ میقداد مەدحەت بەدرخان ئەگرسێتەوە لە میسرا کە چاپخانەی پێشکەوتوو هەبووەوە ئەزمونێکی باشیان هەبوو بە ئێستاشەوە. میسر وڵاتێکی پێشکەوتووە لە باری ڕاگەاندن و میدیا و ئەوانە چاپەمەنی و کتێبیش تەنانەت نووسەری باشیانەیە. ئەوەی کردووە کە بیر لەوە بکاتەوە ڕۆژنامەیەک دەربکات وەکو ئاڵای بەرزکردنەوەی ئاڵای کوردایەتی وەکو زیندووکردنەوەی کەلەپور و فەرهەنگ و زمانی کوردی بە ناوی ڕۆژنامەی کوردستان. دکتۆر دەمێ بۆ چوونی ئەو بزانم لەسەرەوەی ڕۆژنامەی کوردی کە توانیوتی چ کاریگەریەکی هەبێت لەسەر بزوتنەوەی نەتەوایەتی کوردی جا لە کۆن بێت یاخود هەتاوکو ئێستا کارکردنی ڕۆژنامە؟ بێگومان یعنی باری ڕۆژنامەنووسی و ڕاگەیاندن بەشێکە لە خەباتی سیاسی و خەباتی مەدەنی لە پاڵ خەباتی چەکداری و شۆڕشی ئازادی خوازی گەلان و کوردیش بە چاودێکەری نەتەوەکانی تری ژێر دەستی دەوڵەتی عوسمانی و
و دواتر دەسەڵاتی ئینگلیز لەم شارە و لە هەرێمی کوردستان و پارچەکانی تر بۆ کاتی شۆڕشی کورد لە شاخ لە پاڵ خەباتی ڕێخستن و خەباتی جەماوەری و سیاسی و چەکداری پەیان بەوە بردووە کە میدیاش ڕاگەیاندنیش وەکو ڕاگەیاندنی شۆڕش و ڕاگەیاندنی داکۆکی کار لە ینی کێشەی دۆزی ڕەوایی نەتەوەیە کە نەتەوەی کووردە بەردەوام لە ڕاگەیاندن تا لە شار و لە شاخیش هەر میدیا هەبووە بە شێوەی ینی میدیای بڵاوکراوەی نهێنی بوو بێت یاخود بە شێوەی ئاشکرا ئەگەر حکوومەت ئەوانە ڕێگەیاندا بێت بە حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکان زیاتر لە سەدەیەکە ئەم کاروانی ڕۆژنامەنووسی بەردەوامە و دواتر ئێزگەی شۆڕش ینی کاریگەری زۆری هەبوو بە تایبەتی لە شۆڕشی ئەیلول و ڕۆژنامەکانی سەردەمی ڕۆژگاری شێخ مەحموود بانگی کوردستان و ڕۆژی کوردستان و ئومێدی ئیستیقلال و بانگی حەق و سەردەمی شۆڕشی نوێ بڵێن لە دوای نسکۆی 1975 وانە جارێکی تر کە پێشمەرگە خەباتی کورد ڕۆکەتەوە شاخ و خەباتی چەکداری لە پاڵەوەیە ئێزگەکان ئێزگەی هەموو حیزبەکان بە تایبەت ئێزگەی دەنگی شۆڕشی عێراق گەلی کوردستان و ئێزگەی شۆڕشی ئەیلولانی ڕۆڵ و کاریگەری زۆریان هەبووە لە جۆش و خرۆشدانی خەڵک تەنانەت لە کاتی ڕاپەڕین و ئەوانە و دوای ئەوە کە حکوومەتی هەرێمدا ئامەزرێتی ئەنی زۆرێک لە ئازادی سیاسی و ئازادی میدیای و ڕاگەیاندن دەستە بەرەکرێ ژمارەیەکی بێشمار ڕۆژنامە و گۆڤاری گشتی و سیاسی و تایبەتمەندیش تەنانەت لە وەچین توێژەکان دەرەچن وە کۆمەڵێکی زۆر کەناڵی ناوخۆی و ئێستا گەیشتونەتە کەناڵی ئاسمانی و سیستەمی هایSD و سەتەلایت و سۆشیال میدیا ینی بازدانێکی زۆر گەورە بووە ینی لەم ماوەی ئەم چەند ساڵە لەباری تەکنۆلۆژیای پەخش و کەناڵەکانی وەرگرتن و بەرکەوتنی زانیاری بە شێوەیەکی وا زۆر بوون ئێستا بە سەردەمی تەقینەوەی زانیاریەکان ناوە برێت ینی هەر لە میدیای کوردی تۆ فریان ناکەوی تەماشای کام کەناڵەکەی گوێویستی کام ئێزگەبی ڕۆژنامە و گۆڤار و ڕۆژنامی چاوکەرە و خەریکە دواتریش باسەکەی خەریکە کەم ئەبێتەوە خوێنەر و ئەوانی خەڵک زیاتر ڕویان کردو لە سۆشیال میدیا ڕاستە من ئەمڕۆ بە بۆنەی ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوە و دەرچوونی یەکەمین پەڕی ڕۆژنامەی کوردستان دەبێت پرسیاری ئەو بکەم ئاستەنگەکانی بەردەم ڕۆژنامەگەری کوردی لە سەرەتاکانیدا چی بووە و چۆن توانین شێتی تێپەڕێنێ کە بە جۆرێک بۆ ئێستەش ئێمە چاولێکردن بێ یاخود بە بیرهێنانەوەیەک بێ کە بەچێ تەنگ و چەڵەمە و ئاستەنگێکدا تێپەڕیوە ڕۆژنامەگەری کوردی کاری میدیای لە ئێستاە بە حکمی ینی تەکنەلۆژیا بە حکمی بەرفراوانی ئازادی و مەودای ئازادی گشتەکان و ئازادی ڕاگەاندنش کە جۆرێکە لە ئازادی گشتەکان ئاسانتر بووە لە جاران ینی چاپخانەی وان نەبووە بە ئامێری سەرەتایی ڕۆژنامە گۆڤارەکان دەرکراوە تەنانەت ئەگەریش بە ئاشکراش دەرکرابێ بۆ نمونە لە سەردەمی ئینگلیز و سەردەمی پاشایەتی لە عێراق ئەبای ئەو کەسە حقوقی تەواو بکردن ناچار بوون کە بچن لە بەنمونێکی پیرەمێرد ناچار بۆ بچێت لە ئەستەمبۆڵ حقوق بخوێنێ بۆی بتوانێت گۆڤار ڕۆژنامە دەربکات لە ئەستەمبۆڵش و لە سلێمانیش یەکێکی وەکو برای مەحمەد کە ڕۆژنامەی خەباتی دەرکردووە حقوقی تەواو کردە پارێزەر بوو مام جەلال ئەوەکانی تر ینی سەرکردە سیاسەکان زۆری ئەوانی کە لە ئێستا لەوانی هەمویان من لە یاد نەبێ بەڵام هەمویان ناچار بوون دەباری حقوق بەڵام ئێستا هەر کەسێ هەڵە سێبێ بە ڕۆژنامە نووس هەتاوەکو ئێستا زۆر قورسە بەکێ ئەڵی ڕۆژنامە نووس ئەنی ئێستا بەهۆی سۆشیال میدیاوە جۆرێک و فۆرمێک یان شێوەیەک لە میدیا پیا بووە کە پێوترە میدیای هاوڵاتی تۆڕە کۆمەڵایەتەکان هەنی خەڵک نێرەرە و وەرگرە خەڵک نووسەرە و ڕۆژنامە نووسە بەبێ ڕۆژنامە نووس بێت ینی کاری ڕۆژنامە نووسی و مەبارەسی کاری ڕۆژنامە نووسی ئەکات هەندێکی ئەلفوبێ ڕۆژنامە نووسی نازانێ یاساویتیی ڕۆژنامە نووسی چییە ئەمانە لێکەوتە و بەرکەوتنی ئەبێت لەگەڵ کۆمەڵگە و کێشە دروستەکە تەنانەت دەستخستنە ناو کاروباری کەسێتی لەگەڵ ئەوەی کە بەپی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە هەموو مرۆڤێک مافی ئەوەی هەیە مافی بەدەستکەوتنی زانیاری مافی پەیوەندیکردن و مافی زانینی هەواڵ و چالێکەکان و ئاگاداربوون لە ڕەوشی جیهان و وڵات و ناوچەکەی خۆی بەڵام لەگەڵ ئەوەش ئێستا ئەم ڕۆوای لێ هاتووە
دەستخستنە ناو کاروباری کەسێتی زۆر بوو لە سوشیال میدیا. کەسێک مافی ئەوەی بەخۆی داوە مافی دروستکردنی هەواڵ و زانیاریە نەک وەرگرتن و دەستکەوتنی. ئەنجا لە هەمان کاتە دەمێت پرسم سەکتەرەکانی خوێندنی باڵا زانکۆ ئەکادمیەکان چەندێک لەم جەنجاڵی و شاڵا و لافاوی زانیاری ئێستادا کاریگەریان هەیە لەسەر قوتابیەکانیان بێ لە کاتی خوێندندا بێ یاخود بە شوێکی گشتگیر لە ئاگادار بوونەوە و ڕێنوێنیکردنی خەڵکی دکتۆر چونکە کێشە گەورەکە ئەوەیە خەڵکی نازانێ زانیارە ڕاستەکە لای کێ هەیە و لە کێ وەرگێ. ئەمە چەند لایەنێکی ئەوەیە کە حکوومەت میدیای فەرمی زۆر لاوازە نزیکە لە سفر ئاژانسی هەواڵی نییە وتە بێژەکانی لە کاتی خۆیان لێدوان نادەن پشتڕاستی هەواڵ و زانیارەکان ناکەنەوە بە حکمی ئەوەی کە تەکنۆلۆژیا بەردەستە تۆڕی ئینتەرنێت و سۆشیال میدیا هەیە زۆر جار کەیسەکانی دادگا بەلاڕێ ئەبرێ خۆر خەڵک پێش هەتا ڕۆژنامە نووسەکانیش بە نەزانی بێ بە زۆر زانێ پێش دادگاکەون یا خود هەواڵەکانی تونوتیژی و کێشەی خێزانی و کوشتن و ئەوانە بڵاو ئەکەنەوە. ئێمە ئەزمونێکی تاڵمان هەبوو هەتا لە کاتی جەنگە لە کاتی شەڕی داعشە ینی ڕۆماڵی هەواڵ و زانیارەکان زۆر بە خراپ ئەکرا ینی ئێمە کۆمەڵێک مامۆسای زانکۆ لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و وەزارەتە پەیوەندی دارەکان و لە شاشەکان ئێمە ئێستایان من کە جەنابەت من داوت کردم و وەرگ و بەرپرسیادێکی ئەکادمی و کۆمەڵایەتیش کەمە هاتوین لەو بابەتانە ئەدوین و جەماوەر و شارەکەینەوە. ئێمە ینی یەکەم بەشی میدیا 1990 کراوەوە پەیمەگی تەکنیکی سلێمانی و دوای ئەوە بەشەکانی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین و زانکۆکانی پۆلی تەکنیکی سلێمانی هەولێر و دهۆکەوانە کراوەوە. ئێستا بواری خوێندنی ئەکادیمی چۆتە سەر سکەی خۆی وە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی باش و خەڵکی زۆر بە ئەزمون و شارەزا پەروەردە کراون ڕاهێنراون بە تەکنۆلۆژیای نوێ بە زانستی سەردەم فێری یاسا و ئیتیک و هونەری مامەڵەکردن و ئەتەچێت کراون. ئێمە هەموو شتێکیان فێر ئەکەین بەڵام ئیتر دواتر ئەوە ئەکەوێتە سەر ویژدانی ڕۆژنامەنووسەکە و ئەو دەرچووی بەشی ڕاگەاندن ئایا خۆی سەلیقە و بەهرە و تواناکەی هەیە بە ویژدانی هەیە ئەبێ ویژدانی خۆی بکاتە حەکم کە کاری میدیای ئەرک و ماف و بەرپرسارەتیە. دکتۆر هەر پێتان وانییە کاتیەوە هاتووە بە تایبەت نەئەکرا پرۆژەیەکی گەورە لەلایەن کەسانی نخبە و کەساتی وەکو بەڕێستان مامۆسایانی زانکۆ و ئەو کەسا دیارانەی کە لە ڕۆژنامەگەری کوردیدا کار دەکەن کاری ڕۆژنامەوانی دەکەن بە کۆی کاری میدیایی بۆ ئەمڕۆ کاتی ئەوە نەهاتووە داواکاریک پێشکەش برێ یاخود زۆر بە توندی کار لەسەر ئەوە بکرێت چی دیکە دەبێت پاکتایەک بکرێت لەگەڵ ڕێزم بۆ ئەوەی کە ئەتوانین بڵین ئێستا مایک بەدەستمان هەیە کەسانێک هەن نازانکێن وەکوتان بە تایبەت بە هۆکاری سوشیال میدیاوە تەنانەت زۆر بە ئاسانی لە بازارەکاندا دەتوانێت بچێت مایک بکڕێ لۆگۆ لەسەر مایکەکەی دابنێ و خەڵکێکی ئاسایی لەسەر شەقام قسەیان بۆ دەکەن بارودۆخی خۆیان دەڵێن کاریگەری کارەساتەکان لە جەنگ و شەڕ و ڕۆماڵی شەڕەکاندا نەماوە دەزانین ئێستا کەسێک مردوویەکی لێ دەمرێت ڕاستە و خۆ دەچنە بەردەم کەسی کارەسات بار کەی کاتی ئەوە دێت بە توندی داوا بکرێت ئەم شتە کۆنتترۆل بکرێت و هەموو کەس بەدڵی خۆی ناتوانێت مایک بکرێت لە بازار بڵێ خۆی بێک خەڵکەکە وشارێکی میدیایی هەبێ ئەنی وشاری ئەوەی چۆنەتی مامەڵەکرد لەگەڵ تەکنۆلۆژیایە و بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوە دروستەکە ئێمە فەلتمانەیە بۆ شایی یاساییمان هەیە ئێمە قاعدەیەکی بنەمایکی یاساییمەڵێ لا عقوبە ولا جەریمە ئیلا بالنەص هیچ شتێ بەتاواندا نەنرێ و سزای لەسەر نییە ئەگەر دەقێکی یاسایی نەبێت. ئەنی ئێستا ئێمە مەسەلەی سۆشیال میدیا و میدیای هاوڵاتی ئەوانە وەکو پێویستێ بەڵێ یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیمان هەیە بەڵام ئەمە بە تەواوی کتومت سۆشیال میدیا ناگرێتەوە کێشە لە جێبەجێکردنەکە هەیە کێشە لە دەستێوەردانی دادگاکان هەیە دەستێوەردانی سیاسی هەیە یاخود مەسەلەن کێشە لەوە هەیە کە یاساکان وەک خۆی جێبەجێ ناکرێت هەتا ڕۆژنامەنووس زۆر جار بە یاسای خراپبەکارانی ئامێرەکانی پەیوەندی دادگای کراوە کە لە کاتێکە یاسای تایبەت بە خۆی هەیە یاسای ڕێخستنی کاری ڕۆژنامەنووس داوای یاسایەکی نوێ بکرێت داوای داڕشتنەوە بەڵێ یاساکان پێویستی بە پێتاشتنەوە بەدڵێ ئێمە لەوە گەورەتر بەشداریمان لە وەرکشۆپەکان کردووە لە کارنامەکان لە پرۆژە یاسا و گەڵاڵەکردنی پرۆژە یاساییان کە بۆ حکوومەت و پەرلەمان بەرزەکرێتەوە و نووسینی پرۆژە و بەشداریکردن لە کاری هاوبەش لەگەڵ لایەنە پەیوەندیەکان وەزارەتی ڕۆشنبیری سندیکای ڕۆژنامەنووسان نەک تەنیا لە ساڵێدا لە کاتەکانی تریش لە خولەکانە من خۆم لە چەندین خولا بەشدار بووم لە وەرکشۆپەکان
ئێمە بەئەرکی خۆمان هەستاین بەڵام ئیتر حکوومەت و لایەنە پەیوەنددارەکانیش زۆر کەم تەرخەمن مەسەلەی سۆشیال میدیا و ئینتەرنێت و ئەوانە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێ هەم لە ڕووی سکیۆریتی و ناسینی ناسنامەی ڕاستەقینەی بەکارهێنەرانی و هەم لە ڕووی ئەوەی کە ینی میدیا جۆرێکە لە میدیا جۆرێکە تۆڕێکی کۆمەڵایەتێکە کۆنتترۆل ناکرێت لە جیهانیشە ئەوە هەیە وە کێشەی بۆشایی یاساییش هەیە و بەکارهێنەرەکانی هەمە جۆرن هەمە چەشنن یعنی هەموو جۆرە چین و توێژێکی تایە هەر لە خەڵکی نخبە و دەستە بژێر بۆ خەڵکی نیمچە خوێندەوار و نەخوێندەوار و منداڵ و ئەوانە ینی خوار هەژدە ساڵ زۆر ئەبینی بە شوێکی بەربراو مناڵ سۆشیال میدیا بەکارهێنێ ئەکاوت و پەیج بڕێوە بە خەڵکێک وازانێ ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژناونووسی ئەوەی بە ئارەزوی خۆی جنێو بدا و ناوزڕاندن و تەشیر و خستنە پاڵ و ئەو تۆمەتانە ببەخشێتەوە کە یەکتر شکاندن و دەستخستنە ناو کاروباری کەسێتی و ژیانی خێزانی کۆمەڵایەتی و شیرازی کۆمەلگەتێک بداونە ئارامی پشێوی دروست بکە ئەمانە بەشێکی پەیوەندە بە پەروەردەی خێزانی پەروەردەی تاک و پەروەردەی میدیایی و پرۆگرامی خوێندنەوە ڕاستە دکتۆر من نامەوێت زۆر لەسەر بابەتەکە یانی تەنها یەک بابەت زۆر قوڵ بکەمەوە بەڵام یەک شتێکە زۆر گرنگە لێرە کە ئێمە دەبینین کە پێم وایە بەڕاستی ئەمە کاری کەسانی سەرپەرشتیار و دڵسۆزی میدیای کوردیە دەبێت بیکە هەم لە یاسا چونکە خەڵکی ئاسایی ڕەنگە لە زۆرینەی وڵاتانی جیهان دەتوانێت ئەو کەسانە بناسێتەوە کە کاری میدیاییان میدیای هاوڵاتین بەسیترین شت بە مایکەکەی دەستیانە ئەو مایکە نییە کە ئاژانسێکی هەواڵگری گەورە دەتوانێت بێت بە جلوبەرگ بێ بە کەسایەتی بێ لێرە ئێستا هاوڵاتی ئەمە لەسەر شەقام ئەگەر چەندە هۆشیاریش بێ بەڕاستی دەکرێت ئەو هەڵەیەوەی کە ناتوانێت بزانێت جیای کاتەوە ئایا ئەمەی هاتۆ پرسیاری لێ دەکا کێ من بەبەستە ڕوونەکەم ئەوەیە کە دەبێت هەڵوێستە بکرێت لەسەر ئەوەی کە لە ڕێگەی یاساوە ئەم ڕێگە پێدانە کۆنتترۆل بکرێ بەڕاستی هیوادارم بیر لەمە حاڵەتی تریش هەیە ئەنجاری وهەیە کەسێک وێنەیەکی تۆ پۆستێکی تۆ هەواڵێکی تۆ ئەبە وتارێکی تۆ ئەبە بڵاوێ کاتۆ بەبێوی ناوی تۆ بهێنێ ئەمانە کێشە تۆ ئەرشیفێکی وێنەیە 20 ساڵە 30 ساڵە هەڵت گرتووە ئەو بە یەک چرکە سات لای خۆی سەیڤێکات و لای خۆی دا بەبێوی ناوی تۆ بێنێ یاخود و ئازانێت وەکوتم کە کاری ڕۆژنامەنووسی بۆ خۆ دەرخستن بێ فزولی بێ ئەوانە بێ ئێمە هەوڵیش هەبوو بە ئەوە بڵینانی دەستگاکانی پۆلیس و ئاسایش لە ماوەی پێشوە کۆمەڵێک ئەکاونت پەیجان بەڵێ داخست ئەوەی ئەنی دەستپێکێکە بۆ ئەوە ئەمە ئەم لێ پێچینەوە شتێکی پێویستە چکە بێ هەمومان بەرامبەر یاسا یا بێ یاسا سەرۆر بێ یەکسان بین کەس نەبێ لەسەر یاساوە بێەوە ئەبێت ڕێگری بکرێت تۆ ئازادی تاکە کەسی ئازادی ڕۆژنامەنووسی بەرژەوەندی تاکتا ئەو کاتە تۆ ئازادی کە مەودای ئازادی تاکە کەسی تا ئەو شوێنە بڕێکات کە ئازادە گشتەکان و بەرژەوەندی گشتی پێشێل نەکە لە هیچ وڵاتێک شتی وان نییە دیموکراسی یا ئازادی ڕەها هەبێ و دیموکراسی بریتی بێ لە بەربەرەڵایی و فەوزا و نانەوەی پشێوی و ئارامی و تێکدانی ڕۆژی کۆمەڵگە دکتۆر دەتان هێنمەوە سەر باسی ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامەی تا چەند پێ دوایە ڕۆژنامەی ئەلکترۆنی لە هەمان کاتە ئێستا دەزانین بە شوێکی باشەیە و زۆرێک لە گۆڤار و ڕۆژنامەکان پەنایان بردە بەر ئەوەی بە شێوازێکی ئەلکترۆنی ئێستا بڵاویکەنەوە توانیوانە هەمان کاریگەری ڕۆژنامە چاپکراوەکانیان هەبێ لەلا هەست دەکەن تەنانەت ئەگەر ئەپلیکیشنێکی تایبەتیان هەبێت چۆن جاران خەڵکی دەچوو پارێکی دەدا بە ڕۆژنامەکەی بەڵام ئێستا هاوڵاتیان ئامادەن پارە بدەن بە ئەپلیکیشنی هەمان ڕۆژنامە لە ناو مۆبایلەکەی بێ لە بری ئەوەی کە لە دەرەوە لە بەردەرگا بکڕێ بەڵێ کاتێک گۆتەمبەرگ یۆهانس گۆتەمبەر 1436 چاپخانی داهێنا ینی داهێنانی چاپخانە تەنیا بۆ چاپکردنی کتێب نەبوو شۆڕشێکی مەعریفی و میدیایی گەورە بوو کە دەنگدانەوەیکی گەورەی هەبوو بە ملیۆنەها ڕۆژنامە و گۆڤار چاپکرا و ڕۆژنامەنووسی چاپکرا و لەوە سەری هەڵدا کاتێک مارشال ماکلوهانی کەنەدی ئەڵێ ڕۆژێک دێت لە بەرەنجامی تەکنەلۆژیای جیهان وەکو گوندێکی بچووکی لێدێ ئێستا ئەو ڕۆژەیە کە تۆ لە ڕێی شاشەیەکی ئەلکترۆنی و خەڵک هەمووی مۆبایلی پێ هەمووی ئەم مەڵتی میدیا ئەوانە جۆرێک لە تەفاعولی کارلێک دروست بووە ینی تۆ توانی پەخشی ڕاستەخۆی بەرنامەکان لە سۆشیال میدیا بکەی یا هی کەناڵی ئاسمانی یاخود ڕۆژنامەی کاغەزی بە شێوەی ئەلکترۆنی چاپی بە PDF بە فایلانە چاپی ئەلکترۆنی بڵاوکەیتەوە زۆر لە ڕۆژنامە و گۆڤارە کاغەزەکان ئەوە ئەکەن ئەمڕۆ بتوێت نەتوانانی ململانی کێبڕچەیەکە لە نێوان میدیای کلاسیکی و نیو میدیای نیو
بە شێوەیەک ینی بەرچاو بینەری یاخود خوێنەری ڕۆژنامە و گۆڤارە کاغەزیەکان کەمتر بۆتەوە ئێزگە ناوخۆیەکان و کەناڵ ناوخۆیەکان کەمتر هەرچەند هەموو ئەمانە هەرێک لەو کەناڵانە بینەری خۆی هەیە ینی وەرگری خۆی هەیە جەماوەری تایبەت بە خۆی هەیە بەڵام زیاتر ئەمڕۆ خەڵکی ڕووی کردوتە میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا ینی دەبەرەوەی خێراترە بەردەسترە ئاسانترە تۆ جارانە باە ئیشتراکتە باە ڕۆژنامە گۆڤارەکەت بە پۆستیان لە بازار بکڕایە بەڵام ئێستا بەردەستە و هەرزان و ینی بە خۆڕایی تۆ توانی هەموو پەڕی ئەلکترۆنی هەیە پەڕی ئەلکترۆنی ڕۆژنامە گۆڤارەکان هەڵ بدەیتەوە بێگومان ئەو چێبڕکێیە بەردەوامە بەڵام ئێستا ئەوەی کە پێوترێ میدیای جێگرەوە کە سۆشیال میدیایە بەڵام میدیای فەرمی میدیای مولتەزیم بیداکانی جاران ئەرک و بەرپرسایەتیان زیاتر لە ئەستۆ بوو زیاتر ڕۆڵ و کاریگەریان هەبوو لە ڕووی ئەرێنیە و بەڵام ئێستا بەپێ ئەو توێژینەوانی کراوە ینی میدیای نوێ و میدیای ئەلکترۆنی و سۆشیال میدیا ئەوانە لێکەوتە و کاریگەری نەرێنەکانی زیاتر لەسەر کۆمەڵگە و تاکەکان دەرەکەوێت بەڵێ ئێستا بەرپرسارەتێک کە دەکرێتە سەرشانی ڕۆژنامە نووسانی ڕۆژنامە نووسان و میدیاکارانی کورد لە پاراستنی با بڵێن میراتی میلی کوردیماندا لە پاراستنی میراتی ڕۆژنامەگەری کوردیدا چییە؟ ئێوە ئەگەر بەو شوێ بڵم خەمی ئێوە بۆ داهاتوو چێ لە بەرامبەر ڕۆژنامە نووسان و ڕۆژنامەگەری کوردیدا کە چۆن ئەو میراتە جوانەی ماوەتەوە بیپارێزن و گەشەی پێبەر؟ وەڵای بەداخەوە ئێستا بەهۆی کرانەوە و بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی ئەوانەوە ینی باسی ڕۆژنامی کوردستان و هەموو ئەو ڕۆژنامە گۆڤار و خەباتی میدیای و مەدەنیمان کرد ینی ئەرکی سەرەکیان پاراستنی زمان و فەرهەنگی کوردی و داکۆکیکردن بە لە مافی نەتەوەی بەڵام لە ئێستاە ینی ڕۆژنامە نووسی ئەلکترۆنی نیو میدیا ئەوانە کۆمەڵێک ینی شوناس و ناسنامەی کوردی خەریکە ناشرین ئەکەن لە ڕەسەنایەتی لە ئادەن دوای تەقلید و لاسایکردنەوە ئەکەون تەنانەت وشە و زاراوە کوردیەپەتیەکانیش خەریکە وازی لێ هەنرێ کۆمەڵێک وشە و زاراوی بیانی و نامە و ناجۆر هێنراونتە ناو زمانی کوردی و خەریکە ینی بە تەواوی دۆخەکە ئەشێنرێ خەریکە میدیای کوردی ئەو پیرۆزی و ئەو دەستکەوت و ئەو بەرپرسیارەتی کە جاران لە ئەستۆی بوو لە دەستیەدات کە ئەمە زەنگێکی خەتەرناکەوە هەمومان لی بەرپرسین ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەوەی کە بە زمانی فەرمی بە زمانی خۆماڵی بە زمانی پەتی خۆمان بدوێین و هەوڵ بدەین بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەی کوردی کە بەهایەکی جوانن و لەسەر تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کار بکەین کە یەکێکە لە تیۆرە هەرە جوان و زۆر باش و کاریگەرەکانی میدیای کوردی ئێمە جیاوازین لە ئەوروپا و یا لە جیهانی عەرەبی و لە هەر نەتەوەیەکی تر ئێمە خاوەنی دۆزێکی ڕەوین و ئێستا کاتی ئەوە هاتووە ینی ئێمە کار لەسەر پرسەنەتەوەیەکان بکەین ینی بەڕاستی ئێمە خاوەنی پرسینەتەوەین و ڕووماڵی ئەو هەواڵ و چالاکیانە بکەین کە بەرامبەر بۆ نمونە لە دوای 16 ئۆکتۆبەر ینی ئێمە کێشەی ئاوارەکان و کێشەی ناوچە دابڕاوەکان و کێشەی دەستێوەردانی سوپای عێراق و حەژی شعبی ئەوانەمان هەیە لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بە ئاشکرا زەوی کورداگیر ئەکرێەوە کورد دەرەکرێت و هەر هۆکاری ئەوەش بوو کە خۆشبەختانە ئەو هەواڵەم بیستکە ڕاکان دژبووری پارێزگاری پێشوی کەرکووک دەستگیر کراوە هەر لەسەر ئەو بابەتی گەندەڵی و ئەو دەستێوەردان و ئەو پێشەرکردنی مافە نەتەوەیانەیە ئێمە زۆر گرنگە یاخود لە مەسەلەن لە ڕۆژ هەڵات لە باکوور لە ڕۆژ ئاوای کوردستان کە ئێمە کێشەی نەتەوەیمان هەیە پرسی نەتەوەیمان هەیە کێشەی شوناسی نەتەوەیمان هەیە ئەوانە زۆر گرنگە میدیای کوردی بیکاتە استراتیژێکی خۆی و لە پلانی میدیایە و لە بەرنامەکان و لە ئەجەندەکانی خۆی جێی بکاتەوە و کاری لەسەر بکە ئێمە واز لەوە بێنین لە مەسەلەی یەکتر شکاندن و کێبڕکەی ناشرینی سیاسی یەکتر و خۆ هەڵقورتاندن لە کاروباری یەکتر ئێمە بێ هەوڵ بدەین کوردستانێکی ئارام و هاوژیانی و پێکەوە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی دروست بکەین و خەڵک ئەم ئارامیە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە نەشێوێنرێت و سیمایەکی جوان وێنایەکی جوان پیشانی جیهانی دەرەوە بدەین لەگەڵ ئەوەشا ئێمە هەوڵ بدەین تەفسیر و تەرجەمەی ئەم شوناسی خۆمان و کللتوری خۆمان کرد بە زمانە جیاوازەکانی جیهان ئێمە بۆ تەنیا هەواڵ و بەرنمەکانمان بە زمانی کوردی بێت هەوڵ بدەین لە پاڵ ئەوەشا بەرنامەی ترمان هەبێ هەواڵ و
بەرنامەکان بە زمانی تر بە ئینگلیزی بە عەرەبی بە تورکی بە فارسی مخاتەبەی ئەقڵێتی دەسەڵاتدارن و نەتەوەکات هەروەکو ئەوان ئەیکەن خۆ ئەوان دەوڵەتن دەسەڵاتدارن لەگەڵ ئەوەشە سەیرەکەی ئەو هەموو کەناڵەیان هەیە بە زمانە زیندوەکانی جیهان ئێمەش ئەبێ هەوڵ بدەین تەسویقێکی نەتەوەی بازارگەری نەتەوەی و دۆزی خۆمان بکەین و بتوانین ڕایەکی گشتینە و دەوڵەتی دروستکەین هەوڵ بدەین لەناو خۆمانە استراتیژێکی میداییمان هەبێ تۆکمە پێکەوە کار بکەین نەک هەریەکە و لە ئاوازێک بخوێن. دکتۆر دەتوانین یادی ڕۆژنامەگەری کوردی چۆن بە شوەیەکی کاریگەرتر بکەینەوە بەڕای ئێوە حەقی خۆی پێدراوە تا ئێستا یاخود زیاتری پێویستە؟ وڵای ئەم ساڵیادانە دەرفەتێکە بۆ پێداچوونەوە تەنیا بۆ یادکردنەوە نەبێت و شتێکی ڕۆتین و ڕۆژانە بێ و لە ساڵێکە ڕۆژێک یادکرێتەوە هەوڵ بدەین کۆنفرانس بکرێت وەرکشۆپ بکرێت کاری پێکەوەی بکرێت و میدیاکان تەنیا زمان هاڵی حیزبێک نەبن زمانە حاڵی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە و نەتەوەیەک بن و ئێمە بۆ ئایندە کار بکەین نەک تەنیا بۆ کێبڕکێ و کاری ڕۆژانە و شتێکی تەکنیکی و تەکتیشی ڕۆژانە میدیا بەکار بێنین و زۆر گرنگە لەم ساڵیادەیە یعنی خزمەتی زیاتر بکرێ بە قەرەبووی مادی و معنەوی ڕۆژنامەنووسان بکرێتەوە و ئەو ڕۆژنامەنووسانی کە تیرۆر کراون دەستگیر کراون ئازار دراون هەوڵی ئازادکردنیان بدرێت و هەوڵی قەرەبووکردنەوەیان بدرێت خۆیان کە سوکاریان و هەوڵێک بدرێت ینی وەرکشۆپ بکرێت کۆنفرانس بکرێت لەسەر کێشەکانی میدیای کوردی ڕاستپاردە و پێشنیازی گونجاوی بۆدا بنرێت و ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی ترشتی باش کراوە و ئەنجام درراوە هیوادارم بەردەوام بن و دەرفەتی زیاتر بڕەخسێنرێت بۆ ڕۆژنامەنووسان بە بێت جیاوازی بتوانن وەکو مافێک کەم یاسای مافی دەستکەوتنی زانیاریە پێش هەموو کەس ئەبێ ڕۆژنامەنووس دەستی بگاتە دۆسیە و بەڵگەنامە و دۆکۆمنتەکان و زانیاریان بدرێتێ لەلایەن حکوومەت و دامە دەستگا و بەرپرسانەوە بە بێز جیاوازی. ئینشاءالله دەستان خۆش بێت. بۆ کۆتاییم سێ پرسیارم هەیە بە سێ وەڵامی کورت لە بەڕێستانم ئەوێت. پرۆفیسۆر دکتۆر بەهادین ئەحمەد بەڕێستان ڕۆژنامەگەری وەکو ڕۆژنامەگەر و مامۆسای زانکۆ دەمەوێت لێتان بپرسم ئەگەر بە یەک ڕستە باس لە گرنگی ڕۆژنامەی کوردستان بکەیت چی دەڵێت؟ ڕۆژنامەی کوردی ڕۆژنامەی کوردستان سەرمەشق بوو بە ڕۆژنامەی دایک دانرێ و بە قوتابخانەی ڕۆژنامەنووسی کوردی دانرێت کە ئەو قوتابخانەیە ئەو خەباتە میدیایە 127 ساڵە بەردەوامە هیوادارین ئەو مەشقەڵە خەفە نەکرێت و نەکوژێنرێتەوە و بەردەوام بێت و بگەشێتەوە و ئێمە هەرچی هەمومانە کە ئەو مەشقەڵە ئەو ڕۆژنامەیە کە مقداد مەدەحەت بە دەرخان بەدەستیەوە گرت و دەری کرد ئێمە بەردەوام بین لەسەر کاری میدیایی و خەباتی میدیایی و هەوڵ بدەین جەماوەر هوشیار بکەینەوە و ئەرکی خۆمان پێکێنانی ڕایگەشتی و خەڵک لە پرس و بابەتەکان بەجانی بەرپرسیارەتی بابەتی بوون وردی و بێلایەنی و ڕازگۆیی بکەینە سەنگی مەحەق و پێش ئەوەش ویژدانی خۆمان هەوڵی چاواشەکردنی جەماوەر و خەڵک نەدەین. ڕاست بە بۆ چوونی تۆ گەورەترین دەستکەوتی ڕۆژنامەگەری کوردی لە 127 ساڵی ڕابردوودا چی بووە؟ گەورەترین دەستکەوت ئەم زمانە پەتیە کوردیە کە من و تو ئێستا پێ ئەدوین لەم بەشەی کوردستان سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ڕۆژنامەی کوردستان و دواتر ئەو ڕۆژنامانی ترکە لە سەردەمی ڕۆژگاری شێخ مەحموود هەر لەم شارە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و لە کەناڵی سلێمانیەوە کە ئەمڕۆ باسێکین لەسەر خاکی سلێمانی کە ئەو قوتابخانەی ڕۆژنامەوانی کوردی و خوێندن بە کوردی ئەوانە زۆر گرنگە ینی نووسین بە زمانی دایک بەشێک لەو بەرپرسیارەتیە لە پاڵ خێزانە ئەگەڕێتەوە بۆ پەروەردە پرۆگرامی خوێندن لەگەڵ میدیا بۆیە ئێمە سەیرەکی زمانمان پێشکەوتوترە فەرهەنگ و کولتورمان ئەوە سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ڕۆژنامەنووسی کوردی قوتابخانەی ڕۆژنامەنووسی کوردی لە شاری سلێمانی. جێگەی شانازیە. بۆ جیلی نوێی کورد چ پەیامێکت هەیە لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا؟ وڵای من ئەڵێم نەوەی نوێ جیلی نوێ سەوای لاتەوە شەو زاراوەکانیش بە زۆر وریایە عەبدوڵڵا پەشێوە لە ژنیا ئافرەت خوێندکاریا قوتابی دەکڕتان ڕەش بێ و شەی ناوفەرەنگەکانیشتان بەش کرد وای لێ هاتووە ینی بە حەزەرەوە بێ شەو زاراوەکان بەکاربێنین بەڵام زمانی کوردی زۆر دەوڵەمەندە من بە نەوەی نوێ بە جیلی نوێ ئەڵێم کە ڕابردوو لە یاد نەکە و سوود لە ئەزمموی ڕابردوو وەرگریا بۆ ژیانێکی باشتر لە ئێستا و ئایندەیە و ئەم دۆخە ئەم زمان و فەرهەنگ و ئەم حکوومەت و ئەم
دەسەڵاتە و ئەم دۆخە سیاسی کە ئێستا هەیە بە هەموو جوانی و ناشرینی و ئێرێنی و نەرێنەکانیەوە هەروە لە خۆیەوە نەهاتۆتە دی بەڵکو بە قۆناغا ڕۆشتووە بە کۆسپ و لەمپەر و ئەوەیە زۆر گرنگە ئەمانە لە پرۆگرامی خوێندنە بخوێنرێت و جیلی نوێنەوەی نوێ ئاشنا بکرێت بە مێژووی کورد بە مێژووی ڕۆژنامەوانی کورد بە مێژووی نەتەوەی کورد بە مێژووی سیاسی کورد. دەستان خۆش بێت دکتۆر بەهادین ئەحمەد. من زۆر خۆشحاڵم لە نزیک جەنابتان گفتوگۆمان کرد لە ڕۆژێکی کۆمڕۆدا و ئەگەر کۆتایی پرۆگرامەکە شتێک ما بێ من نەمپرسی بێ مەبەستان بوو بێ باسیکەن کات جێدێڵم بۆ جەنابتان. وەڵام من هەر دووبارە دەستخۆشیتان لێکەم و دووبارە پیرۆزبایی لە سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستانەکەم و هیوادارم کاری باشتر بکرێت هەم لە میدیاکان هەم لەلایەن دەسەڵاتداران و ڕۆژنامەنووسان بە هەمان شێوە و هەمومان بتوانین کوردستانێکی ئارام کوردستانێکی جوان و بتوانین داکۆچی لە مافی خەڵک بکەین و ئەم پەرتەوازەی سیاسی پەرتەوازەی میدیایی هەموو ئەوانە نەهێڵرێن و بتوانین وێنایەکی جوان پیشانی دنیای دەرەوە بدەین کە بڵێن بەڕاستی کورد شایستەی ئەوەیە کە دەوڵەت و قەواری سەر بەخۆی هەبێت نەک ئەوەی تەنیا خەریکی ناشرینکردنی یەکتر بین و میدیا بۆ چاواشەکاری بۆ یەکتر شکاندن و بۆ خۆسەپاندن بەکاربهێنین. دەستان خۆشانەکەم جارێکتر زۆر سوپاسی پرۆفیسۆر بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد کە مامۆسای زانکۆکە لەم پرۆگرامە لەگەڵمان ئامادە بوو. ئەوەی لە کۆتایی بۆ ئەم ڕۆژە دەمەوێت بڵێم کە ئەمڕۆ 127 ساڵ تێپەڕیوە بەسەر دەرچوون و بڵاوکردنەوەی یەکەمین ڕۆژنامەی کوردی وە 127 ساڵ کە ئەزمون و مێژوویەکە کە کۆکراوەی هەموو ئەو کات و کارانەیە کە هاوشەوەی ڕۆژێکی وەکو ئەمڕۆی منە کە لەگەڵ ئێوەی بەڕێز پرۆگرامێک پێشکەش دەکەم. ئەوەی دەبێ بیگەێنم ئەوەیە تکایە ئاگداری مێژوو بن بە پاراستنی ئەمڕۆتان بە وریایی و مامەڵەکردنی ئەمڕۆتان لەبەرەوەی هەر ئەمڕۆیە کۆ دەبێتەوە و دەبێتە ئەو مێژووی کە ئەمڕۆ لە 227 ساڵ شانازی پێوە دەکەین. هەر بمێنن.